وەک خۆشەویستیان بۆ سونەتی گەورەی قوربانی و پابەندبوونیان بە بەها باڵەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لەگەڵ هاتنی هەر جەژنێکی قورباندا دانیشتوانی ناحیەی تەکیەی جەباری قوربانیکردنی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. هاوڵاتیان دەڵێن با بیرەوەریەوان و باوباپیریان هەموو ساڵێک و تەنانەت لە ناوڕاستی ساڵی نەوەدەکانیشدا کە بە ساڵانی گرانێکە ناو دەبرا سونەتی قوربانیکردنی بە کۆمەڵیان ئەنجام داوە. ساڵەهای ساڵ ئێمە و بەبیری باو باپیران مام خێرە عنی نەبراوە هەموو ساڵێک کراوە ئیتر بە پێی بوون و نەبوون هەموو کەسێکا لێرە ئەوە نیە ماڵی بێن نەیکانن ئەبێ هەم ماڵی دانی بک هەت بێ و نەت بێ ئەگە قەرز بۆ یەکێ خەڵ لێرە کردێتی هەموو ساڵێک لە خۆمان زیاد بێ بۆ دەرەوە شاد ناردمانە بۆت بە چەمچەماڵ بێ بۆ کەرکوو بێ ئەوانەی ماڵی هاتی هەیە ماڵی کەم دەرامەتێ بۆ ئەو ماڵانش ناردمانە. ئەمە هەبەردەوام بووە سونەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام بوو و کراوە هەر لە پێشنانەوە کراوە دواییش جوابدانەوەیەکە بۆ ئەو ملحید و ئەو کافر و بێدینانی کە جوابی ئەومانە دەنەوە کە ئەڵێن علاساس ئەمە ئەو سونەتە بەو شێوازە نابێ و ناکرێت بە شێوازێکی وەک الحەمدولیلا ئەوانە ئێمە گەرمەکە زیاتر بین بەردەوام بین لە زیاترەوەی قوربانی بکەین دژی ئەوە. سوپاسی خواکەین کە لە مناڵ بۆمانی گۆڕی بەم مەڕە زۆر سوپاسیەکەین لێی بە زیاد بێ لە خۆشەویستی ئەو سونەتە ئەلحەمدولیلا ساڵانە لێرە ئەم شتە ئەکرێ من وەکو خۆم لە شاد داهەنشم ئیزافە هەموو ساڵی هێمەوە ئێرە لێرە ئەیکەم بن لە خۆشی ئەم خزمانە و ئەم بە کۆمەڵ ئەکرێ لێرە زۆر خۆشە یعنی خزمەتیە زۆر خۆشە زیاد لە 2 تەن و 3 تەن گۆشت کۆ بێتەوە. لەگەڵ ئەوەی ساڵ بۆ ساڵ ڕێژەی ئەنجامدانی قوربانیکردن لە ناحیەکەدا جیاوازترا بەڵام ئەم ساڵ بەراورد بە پار ساڵ و ساڵانی پێشووتریش ڕێژەی قوربانیکردنی هاوڵاتیان زیاتر بووە. ئەمە لە کاتێکدایە نرخی ئاژەڵ لەم ساڵدا بەراورد بە ڕابردوو گرانترە. لە ماڵەکان ئاژەڵەکان سرە بڕن دواتر هەمومان کۆیەکەینەوە لێرە و سەرەتا کە دێ هەمووی ئەکێشین بزا چەندێ هاتووە دوایی چەند ماڵ بوو دابش سەر ماڵەکانێکین ئیتر هەتا 4 ماڵ بڵێن 4 نەفەر بێ ماڵێک یەک حسین لە سەرەوە حسەکەی زیاترەکەین کۆیانەکەین و دوای دابش لەگە سەر ماڵەکان تەوزیعەکەین. ئەم ساڵ سوپاس بخوا زۆر زیاترە لە پار نەرگەش بەتەنێ ئەم ساڵ سەروی تەنە ینی ساڵ بە ساڵ سوپاس بخوا لای ئێمە باشترە. قوربانیکردن سەرڕایەوەی لە ڕوا ئاینیەکەیەوە سونەتێکی گەورەی پێغەمبەری ئیسلامە درودی خوای لەسەر بێت لە ڕوابوورێکەشەوە جوڵە دەخاتە بازاڕەکانی کڕین و فرۆشتنی ئاژەڵانەوە و گەرموگوڕیان پێدەبەخشێت. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پێکەڵاویەکی زیاتر لە نێوان هاوڵاتیاندا دروست دەکات و با هۆکارێک دادەنرێت بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێو کۆمەڵگەدا. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیەی جەباری